خوای گەورە ئەو کەسەی کە ئەم پیاوەی ئیعدام کرد کە سەید قوتبی ئیعدام کرد لە دوای 20 ساڵ هیدایەتیە تۆبەی کرد و موسڵمان بوو ئەمڕۆ داوامان بۆ دەگێڕێتەوە. ئەو پیاوەی کە ئیعدامی کرد بە میسری پێی دەڵێن عەشماری دەڵێ پەتی ئیعدامم کردوتە ملی هەچ کەسێک بەزەیم پێ هاتوتەوە، بەزەیم بە حاڵی هاتوتەوە، هەموو گیانیان دەلەرزی، نیوان هەر بورا بوونەوە، بە سێ چوارێک دەیانگرتن تا بە پێوە خۆیان ڕاگیرکەن. بەڵام ئەڵێ ئەو زەلامەی کە ناوی سەید قوتب بوو من ئیعدامم کرد، دەڵێ تاکە زەلامەکە قەت لەبیرم ناچێتەوە، چونکە شقڵەکەی وابوو سەیدکردنەکەی بۆ من وابوو کە ئەو بەزەی بە من نادێتەوە نەک من بەزەیم بۆ بێتەوە. دەیو بە چاوێکی بەرزی واوە سەیدی منی دەکرد وەکو پێم بڵێن نەک بەت ئەمە حاڵە توی تیایی ئەمە کاسبیە تۆ ئەیکەی. دەڵێ تەریقە بوومەوە کە سەیدی ناوچەوانی مەکرد، ئەمە لاخوی من ئەو ئیعدامەکەم. دەڵێ کاتێک کە پەتەکەم کردە ملیتورەکە ڕەشەکەم کردە سەری خستمە سەر تەختەکە، ئەڵێ لەو لەحظەتەیە بوو چاوەڕێمە کرد ئەمرم پێ بکات زابتەکە و تەختەکە لەژێر پێ ڕاکێشم. دەڵێ زابتێکی گەورە بە پەلە خۆی کرد بە ژوورە وتی مەکانەکم بۆستن لە شوێنی خۆتانە. دەڵێ منیش وەسام و زابتەکانی کەش هەمووەی کە لە ژوورەکە بوون وەستان و سەیمان کرد زابتێ بوو سەرشانی هەمووی تاج و نەجمە بوو. ئەڵێ چرپەی کرد لەگەڵ زابتی ئامەد مەفرەتەکەیە کە مکەلەف بوو بۆی ئیعدامی بکەن. ئەڵێ پاش ماوەیەکی ئیشارەتیان کرد بۆ لای من وتیان ئەو کابرایە داگرە خوارەوە. دەڵێ منیش تورەکەکەم لەسەری کردەوە پەتەکەم لە ملیە نایە دەرەوە دامگرتە خوارەوە. دەڵێ زابتەکە بەرەو پیری سەید قوتب ڕۆشت و هەر لە دوورەوە باوەشی پیا کردەوە بلاولای ماچ کرد وتی ئەبشر یا سەید لقد جئتك من الرئيس الرحيم الحليم بنعمة الحياة. وتي مجدن بري السيد ناي سيد قطب بو مجدن بري السيد للاي سروكي برحمي ببزي ومجدي جانب بو يناوي بس في جمال عبد الناصر بو. أنا سيد قطب يشبع عجيبي وتي وما ذاك شلون شتي أبوه الله يشبه وتي كل ما يطلبه منك أن تكتب هنا بتوقيع لقد كنت مخطئا أطلب العفو. دەڵێ نامکەیەکی بچکۆلەی دەرێناوتی بەس تەنها داوای ئەوە لێکە ئەلێرە بە دەفخەتی خۆ یەک دێر بنووسە بڵێ غەڵەت بووم داوای لێبوردنی لێک لەسەر پەتی ئیعدام لەو لەحظەتەیە تەنانەت شەرعیش ڕێگەی ئەوەت دەدا بۆ ئەوەی نەکوژدەی لە یاکانەیە کەلیمەیە قسێ بکەیت تەنانەت کفرێکیشکەی بۆ ئەوەی نەکوژدەی شەرع ڕێگەی داوە قورئانیش ڕێگەی ئەوەی داوە. بەڵام سەید قوتب دەڵێ کاتێک کەوایان پێوت عەشمارەکەی دەیگێڕێتەوە دەڵێ فارتسم على وجه سيد ابتسامة لم أرى لها مثيلا في حياتي ابتسامة لا أنساها ما حييت. دەڵێ زەردەخەنەیە لەسەر لێوی سەید قوتب دەرکەوت زەردەخەنەیە کە قەت لەبیرم ناچێتەوە قەت لەبەر چاوم لا ناچێت زەردەخەنەیە کە لە عومرما زەردەخەنەی وام نەدیوە. ئەڵێ بە زەردەخەنەوە پێی وت بە کابرای ڤاڵتە گەورەکەی وتی لا أشتري دنيا زائلة بكذبة لن تزول. وتی دنیایەکی پێنج و دوو ڕۆژ کە سبەینێ تەواو ئەبێ قەت نایکڕم بە درۆیەکە هەتایە لێم نەبێتەوە. من بڵم درۆم کردووە منێک کە لەسەر لا ئیلاهە ئیلا الله لەسەر ڕوونکردنەوەی ئاەتەکانی خوا و حکمی خوا لەسەرەوەی کە بڵێم ئەوەی حکم بە قورئان نەکا کافرە من پەشیمان بۆ لە قسەی خۆم بڵێم درۆم کردووە داوای لێبوردن لە تاغوتێ بکەم کە ئەتراف بە حکمی خوا و بە شەرعی خوا ناکات لە پێناوی چییە لە پێناوی پێنج و دوو ڕۆژێ لە عومرم زیاد بکە قەت ئەوە لە من ناوەشێتەوە لا ئەشتەری دنیا زائلە بکذبة لن تزول. دنیای پێنج و دوو ڕۆژێ ناکڕم بە درۆیەکە هەتایە لێم نابێتەوە. ئەگەر بۆ ئەمە هاتووی هەر ئەمەندە و پێبوو بڕۆ بەڕێ خۆتەوە خۆ حافیز بێ کارەکەمان مەحتەل مەکە. دەڵێ زابتە دەمی کرایەوە و زۆر لای عەجیب و قەت شتی وای نەدیوە کابرا ئاوە بە یەک کەلیمە لە ئیعدامکردن لە کوشتن ڕزگاری کەن بەڵام ئامادە نەبێ بیکات. ئەڵێ شانی سەد و شانی سەید قوتبی گرت و ڕای وەشان وتی وەلاکینەه المەوت یا سەید تی ئاخر بەڵام مردنە مردن سەید قوتب ئەو کوژنیسە. وتي يا مرحبا بالموت إن كان في سبيل الله. سيديش بسربرزي وبيوت يا أخوان مردن بخيبة ما دام لبيناي خوايا. ضل السري بودان نوانو هاتو الثر تختي إعدام كدنكو شهيد يانكر.